ویسی بیترسێنێت بەڵام بۆ مەرگ ناردی. ئێوارەی ئەمڕۆ لە گوندی ئەستریلان لە قەزای حاجیاوە دوو مێرمنداڵ چوونە ناو گۆمەئاوێکەوە مەلەیان کرد. گۆمەئاوەکە لە پاشماوەی کارگەیەکی چەولم دروست بوو. یەکێک لە مێرمنداڵەکان کە تەمەنی 12 ساڵ بوو خنکە. دوای چەند کاتژمێرێک تەرمی مێرمنداڵەکە دۆزرایەوە و دەرهێنرایەوە. ڕووداوەکە کەمێک گوماناوی بوو، بۆیە بەڕێوەبەراتی پۆلیسی ڕاپەڕین لێکۆڵینەوەی لە ڕووداوەکە کردووە و بە دوواداچوونی کردووە. لە کامێرای چاودێریەوە بۆیان دەرکەوتووە کە لەو کاتەدا کە مێرمنداڵەکان مەلە دەکەن، سایقی شۆفڵێک بە کەوتکی شۆفڵەکە ئاو بەلای منداڵەکاندا هەڵەدا و یەکێک لە منداڵەکان بەر شەپۆلی ئاوەکە دەکەوێ و دەخنکێت. پۆلیسی ڕاپەڕین گەڕاوە و سایقی شۆفڵەکەی دۆزیوەتەوە کە کرێکارێکی کارگەکە بووە و لێکۆڵینەوەیان لەگەڵی دەست پێ کردووە. لە کاتی لێکۆڵینەوەکاندا سایق شۆفڵەکە دانی ناوە بەوەیدا کە بەڵێ ئەو کارەی کردووە، بەڵام ئەو ویستوێتی کە منداڵەکان بترسێنێت بۆی جارێکتر نێنەوە ناو گۆمەئاوەکە و مەلە بکەن. سایق شۆفڵەکە خۆنەویستانەوە یا بڵێن بە شێوازێکی نالەبار چوو ئەو کارەی کردووە و ئەنجامی ڕووداوەکە خنکانی ئەو مێرمنداڵە بووە. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 964 دایە خوێنەری بن.